ئەو خەڵکە بەداخەوە بیدایەت خەڵکێکی زۆر ئاوارە بوو، خەڵکێکی زۆر بە هەزاران کەس ئەو شوێنانیان بەجێهێشت، چونکە ترسان کە وەکو مەوزوعی شنگالیان لێبێ بەداخەوە کە ئێساس ئەو مەوزوعەکە بینیمان تاوەکو ئێسا بەشێکی زۆر لە خەڵکی شنگار کە کەوتنە بە دەستچەکدارانی داعشەوە خەڵک دەوات بە هەمان شێوە لەلایەن حەشتی شعبیشەوە هەمان ڕەتفیعل هەبێ، بۆیە خەڵکێکی زۆر ئەو ناوچانەی بەجێهێشت، بەڵام کە وردە وردە توانرا وەسعەکە ئاسایی بکرێتەوە، ئەو خەڵکە بەشێکی زۆری گەڕاونەتەوە شوێنی خۆیان بۆ جێگای خۆیان، بەڵام ئەوانەیش کە گەڕاونەتەوە نەوەکو وەکوەوەی کە شتیان بۆ کرابێت دڵنەوەی کرابێتنەوە ئەوەی کە من بزانم، ئەو خەڵکە بەڕاستی گلێ و گازندەیان هەیە ئەبوایە ڕێزیانێ بگیرایە بانگ بکرانایە هیچ نەبێ سواسێک بکرانایە، بەڵام کە بۆ نەکراوە کە بگویانە دراوەتێ نازانم ئەوە بەڕاستی سەبەب چی بۆ نازانم. باشە بەس بڵێن هەیە نەگەڕابێتەوە بەرپرسی ئەمنی یاخود بەڕێزیشت بۆچی تاکو ئێستا نەگەڕاویتەوە بۆ ئەو ناوچانە؟ بەڵێ خەڵکێک هەیە کە تاکو ئێستا نەگەڕاوەتەوە بەرپرسیارەتی هەبووە لەوانە لە دکتۆر نەجمەدین کە پارێزگاری ئەو شارە بووە ئەو کاتە دوایە قایم قام هەبووە، من هەبووم کۆمەڵێ بەرپرسی تری ئەمنی مدیری دائیرەکانی تر هەبووە، ڕێبوار تاڵەبانی کە مەسئولی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ کۆمەڵە لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، ئەمانە هەر یەکە لەسەر مەلەفێک دیارە ئەمر قەبز دەرچووە، هەر یەکە لەسەر مەوزوعێک تاوانبار کراون، هەر یەکە مەلەفێکیان بۆ کراوەت و هەر یەکە بە شێوەیەک لە شێوەکان ئەوەی کە خۆیان وێستوی بێتیان بەو شێوەیە ئەو مەلەفەیان جوولانەوە بەنسبەت ئێمەوە کە ئەمر قەبزمان بۆ دەرچوو هەرزوو لەسەر مەوزوعی ڕێفراندۆم تاکو ئێستا و کێشەیە چارەسەر نەکراوە و بە تەمای گەڕانەوە ژنی من بە تەمای هیچ پلەپۆستێکی ژنیم و محاولەشم نەکردووە بۆ گەڕانەوە، بەڵام ئەگەر ئەمە قەبزەکەشیان بە چاکردمایە حکومەتی هەرێم خۆ شتێکی باش بوو، بەڵام بەداخەوە پیان نەکرا. باشە بۆچی ئەو ئەمر قەبزەی کە بەڕێزت بڵێن فەرمانی دەستگیرکردنەی کە بەڕێزت هەبوو لەسەر ڕێفراندۆم، هەنی حکومەتی هەرێم پێشترەی بە بەڕێستیانیان ڕانەگەاندوو کە چارەسەر کراوە لە مانگی بڵێن سێی ئەم ساڵ؟ شتێکی وا باس کرا، بەڵام تەنها هەر قسە بوو نەچوە بواری جێبەجێکردنەوە، تاکو ئێستا هەرماوە من لە مانگی سێ ئەم ساڵە جارێکی تر وەزارەتی ناخۆ وەزیرێک کە هاتە کوردستان لەگەڵ وەزیری ناخۆی هەرێم و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کۆبەوە کە گەڕایەتی چارەسەریەکەم بە ئیمزای ئەو جارێکی تر ئەمە قەبزەکەی نردوێتەوە بۆ پۆلیسی کەرکووک لە حوتی سیایە ئەگەر هەڵە نەبم ئەڵێ لەسەر مەوزوعی ڕێفراندۆم خۆی وەک ئەفسەرانی کە لەگەڵیان بە ناو ناوەکانیان یان کۆمەڵی ئەفسەر و پۆلیس ومانە بیانگرن لە هەر شوێنێکە هەیە و ئەمە قەبزەکانیان نادۆ بە پۆلیسی کەرکووک بە تەوقیعی خۆی. باشە بەس بۆچی مەسەلەن کێشە کۆتایی پێنهات لە کاتێکە مەسەرەن ئەوانەیە ئەندامی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بن لە حکوومەتی عێراقی پۆستیان پێدرا پۆستیان وەرنەگرت، ئەو کێشەی بەڕێزت بۆ چارەسەر نابێت؟ والله نادام چی بڵم لەوانێ من وان حساب کردو بێ کە من ئەندامی دیژنەی باڵای ڕێفراندۆم بوو بێتم دیارە دەسەرەوەیە. بەڵێ ئەی سەبارەت بە پلەکەت وەکو عەمید ئێستا و پلێت هەر ماوە یاخود لە وەزارەتی ناوخۆی عێراق پلەکەشیان لەوەرگرتوونەوە؟ من ئەمر قەبزم بۆ دەرچوو کە ئەمر قەبزت بۆ دەربچێتە تۆ هەموو شتێکت ئەوەستێ لەوێ. من زیاتر لە 15 ساڵ کە دەوێ بووم مستحق بووم کە پلەکەم بەرز بکرێتەوە، هەوە لە واجبێک کابووینە دەشتی حەویجە ئەو کاتە وادام کەناڵی شەرقی و عێراقی بوو ئەگەر غەڵەت نەبم لەگەڵمانە کۆمەڵە کە ئەچوین بۆ واجبی مشتەرەک ئەو کاتە لەگەڵ جەیشی عێراقیە کەناڵە چی عارەبیەکان بێ و چی ئەجنەبی و ناوخۆیەوانە زۆر جارە هاتن لەگەڵمانە. پرسیارێکیان کردم بۆ کات لە حەوزی سیانزە بووین، وتی تۆ ئەگەر مالکی ئەمرێکت پێ بکە و مەسعود بەرزانیش ئەمرێکت پێ بکە ئەمریکامیان جێبەجێەکەی. وتم ئێمە ئێستا هاتوینە تێرە لەسەر بڕیاری وەزارەتی ناوخۆ هاتوین، وەزارەتی ناوخۆش کە سەر بە ئەنجومەنی وەزیران و حکومەتی عێراقی ئەمری ئەوان جێبەجێەکەین، بەڵام لە هەمان کاتیشە بەڕێز کاک مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەویش هەست ئەمرێکمان پێ بکات جێبەجێەکەین. دیارە ئەوە بوو بە مەلەفێک لەسەر من بە هیچ شێوەیەک لە بەرزکردنەوە شتەکەەوە هەر ڕاگیرە. کاتێکیش کە هاتین دوای 3 ساڵ هاتینە وا بۆ 3 ساڵە چێ هاتوینەتە هەرێم
پەیوەندیان پێوەکردن وتیان کاکە پلەکەت بۆ بەرز دەکەین وتم باش سوپاسانەکەم دوایی تیان ئەگەر بۆ تۆی بەرز بکەینەوە ئەبێ بۆ برادێکی یەکێتیشی بکەین وتم وەڵی سوپاسان ناکەم و مەمنونتان نیم ئەمە مەسئولی ئیدارەی وەزارەتی ناخۆ پێوتم وتم بۆ برادێری یەکێتی بکەن بۆ منی مەکەن تمجامت چی بۆ من ڕەبتەکەن بۆ ئێوە خۆتان وتوتانە من لەسەر ئێوە ئاوارە بووم لەسەر ڕیفراندۆم ئاوارە بووم لەسەر شتێکی تر ئاوارە نەبووم لەسەر ئێوە کەرکووکم بەجێ هێشتووە نامیش دەگەر وەکۆ خەڵکە بمایەمایەتەوە و چەند جارێکی جوابیان بۆ ناردووم وتوانەوەرەوە چی دەوێت هەر پۆستێکە تۆتەوێت گوێمە دەرە ئەمەر قەبز پلەم پۆست هەچی شتێک تۆ داوای بکە ئێمە بۆ جێبەجێ بکەیت من لەسەر کورد ئاوام لێ هاتووە ئێساژێ ئەمان منە بەستەوە بە ئەفسەرێکی ترە وڵا پلەی تۆ بەرزکەینەوەی ئەوژە بێ بەرزکەینەوە تم ماڵتان ئاوانە بێت و بۆم مەکەن و سواسانیش ناکەم بەڵێ ینی لایەنی عێراقی ئەگەر گەرابای تۆ بەڵێنی پۆستیان پێداوی بەس نە بە تەمای پلە بەرزکردنەوەم و نە بە تەمای پۆست وەرگرتنیشم هیچ پێویستم بەوە نییە من حاڵاتیەکەم ئێستا دەشیانکرد پێشم خۆش بووکەنیان کە بەڕاستی بۆی کە نبووایە بۆی کە بیاوتایە ئەوە پلەمان داوەتێ و ئەوێ بەجێ هێشتوەوە ئیمتیازمان ناوەتێ سوپاسیان دەکەم کە بۆیان نەکردم